درێژەکێشانی قەیرانی دارایی و سیاسی لە هەرێمی کوردستان کاریگەری کردوتە سەر تەشەنەساندنی کێشە کۆمەڵایەتیەکان بە جۆرێک هیچ هەفتەیەک تێناپەڕێت بەبێ گوێویستبوونی چەند حاڵەتێکی کوشتن و خۆکوشتن و ڕفاندن و شەڕ و ئاژاوە. شخص هەیە حاڵەتی نەفسی هەیە، شخص هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە، شخص هەیە بڵین ئەو کێشانی دەوروبەری وای لێ دەکاتی زەختە چێ شخص هەیە قەردارە. وتەبێژی پۆلیسی هەولێریش دەڵێت تێکچوونی باری دەرونی هاوڵاتیان هۆکارێکی سەرەکیە بۆ ڕوودانی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن. ئەو حاڵەتانە خۆکوشتنەکە هۆکارەکانیان بەوە دەگەڕێتەوە ناجێگیری بار دەرونی ئەو کەسە یاوەتێ لە بارێکی دەرونی زۆر خراپدایە لە هەموو شێوەکان بۆ نمونە زۆر خەڵک هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە یەکەو سەر تەنها بە دەربڕین ئێمە چەندین حاڵەتە بووە خێزانەکەی زویر بۆ یانەوەتەیە خێزانەکەی پێدایەوە سای کەسەکە خۆی کوشتە یانەوەتەیە خەڵکانێکمان جێبیزبووینە کە کاتێک کە چوینە شوێنی خۆکوشتنەکە دەبینین مادەی هێورکەرەوەی هەبووەکەوە باردەروی ناجێگیر زیادبوونی دیاردەی چەک هەڵگرتن و بێئومێدبوونی هاوڵاتیان لە چارسەرکردنی کێشەکان لەلایەن حکوومەتەوە بە یەکێک لە هۆکارەکانی تری زیادبوونی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن دادەنرێت. دوار ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد تێکچوو خەڵک هەستی کرد ئاسوەیەک نییە ئەوجارە بۆ چارەسەر بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانە داراییەکان بە تایبەتی چونکە سەرچاوی سەرەکی ئەم بابەتانە بە تایبەتیەوەی کە پێیوەستە بە تاوانەکانی خۆکوشتن ئەمە 1970 ڕەنگە بڵێن پێیوەستە بە نەبوونی و قەیرانی دارایی ئەوی دیکە بریتێ و بارودۆخی کە هاتووەتە پێش بۆیە تا ئێستاش ئێمە دەزانین کە ینی بە تایبەتی دوار ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کەرکووک بابەتی چەک ینی هێشتا دیسان لە دەست هاوڵاتیەت پێویستە ینی دەستگا ئەمنیەکان بە تایبەتی بابەتی کۆنتڕۆڵکردنی دیاردەی چەکداری و مەفارزی تایبەت و ئۆتۆمبیلی جامڕەش ئۆتۆمبیلی بێتابلو کە هێشتا لە شەقامەکان دەبیندرێن زۆر مەترسین بۆ سەر هاوڵاتی لە شەقامەکان تۆ نازانی ئەمە چێیە و چی تێدایە بۆی ئەمانە دەبێت کۆنتڕۆل بکرێت. توێژەرانی دەرونی وێڕای قەیرانە سیاسی و داراییەکان لاوازی دادگاکان و دەسەڵاتی جێبەجێکردن بە هۆکاری زیادبوونی تاوانەکان دەزانن دەشڵێن بەداخۆلایانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان زۆر بێباکە لە چارسەرکردنی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە ڕۆژانە ڕوودەدەن. ئێستا دۆخەکە لە هەرێمی کوردستان دەبینین چۆنە و کاتێک دەسەڵات هەیە یاخود حکوومەت هەیە پێویستە ئەوانە چارەسەری دۆخەکە بکەن چونکە ئەگەر بۆ نمونە لەبەر قەیرانی داراییبی ئەوە حکوومەت هەیە دەتوانێت چارەسەری قەیرانی دارایی بکاتن حکوومەت دەبی ڕۆڵ ببینی لە چارەسەرکردنی کێشەکان. هەرێمی کوردستان لەم 4 ساڵی دواییدا ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە بەو هۆیەوە دەیان کێشەی کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگا خوڵقاوە هەر لە تاوانی دزیکردن و ڕفاندن و لەشفرۆشی بگرە تا دەگاتە تاوانی کوشتن و خۆکوشتن و کێشە خێزانیەکان و لێکترازان و هەڵوەشانەوەی خێزان بەڕای توێژەرانیش بەردەوامی و درێژەکێشانی ئەم دۆخە نەهەموارەی ئێستا وا دەکات کێشە کۆمەڵایەتەکان قوڵتر و زیاتر ببن بۆیە دەبێ حکوومەتی هەرێم بە زووی هەنگاوی کردداری بەهاوێژێت بۆ چارسەرکردنی قەیرانی دارایی. سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.